گروپەکەمان بە هاوبەشی لەگەڵ نەخۆشخانەی گشتی شەهیدانی پێنجوێن و نووسنگی کارمەندانی تەندروستی پێنجوێن لە قیسلێمانی هەستاوە بە سازدانی بە ئامانجدەی هۆشیاریدانە لە بەربەر بابەتە تەندروستیەکان بۆ هاوڵاتانی کە سەردانی فیستیڤالەکەمانەکەن و لەم فیستیڤالەدا چەندین خزمەتگوزاری تەندروستی بێ بەرامبەر پێشکەش بۆ هاوڵاتیانەکرێت کە سەردانی فیستیڤالەکەکەن هەر لە چێکی نزیندە چالاکیەکان و هۆشیاریدان لەبارەی دەرمان و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دەرمانە و هەروەها خزمەتگوزاری فریاگوزاری سەرەتایی لێرەدا ڕێنماییدری بۆ هاوڵاتیانە کە سەردانی ئێرەکەن کاتێک کە تووشی بەرکەوتنێکە بن خوێنبەربوونی یاخودات حاڵەتێکی نەخوازراوە بن چۆن بتوانن خۆیان پزیشکی خۆیان بن و بە شێوازێکی تەندروستی مامەڵە لەگەڵ ڕووداوەکاندا بکەن تاوە کاتەیە گەینە بنکەیەکی تەندروستی یاخود بنکەکانی فریاکەوتن. ئەم چالاکیانە بەڕادێتی زۆر پێویستە و پێویستیشە زوو ئەم چالاکیانە بکرێت ئەگەر تەنانەت بەلانی کەمەوانە 2 مانگ جارێ بکرێت لەبەرەوەی هۆشیاریەکە بە هاوڵاتیان خاستان ئەم قەزایانەی دەرەوەی شارەکان پێویستە هۆشیارێکی زۆریان پێ بدرێت کە ئێستا دەستمان پێ کردووە کاتەکەمان ئەوەنە نییە و یەک ڕۆژیشە بەڕادێکی زۆر باش هاتن پێشوازیان لێ کردوین و هیوادارم زیاتر و زیاتریش بێن لەبەرەوەی شتێکە پێویستە هەر کەسێک لەلایەن خۆیوانێ تەندروستی خۆیان بزانێت کە تەندروستی چۆنە هیوا هەیە نازانێت کەیتێک یەک بۆ ئێرەکە زەختەکەی ئەگرێت دڵیشی پێخۆش ئەبێت یەکەم جارێتی و بزانێت زەختی تا ئێستا نۆرماڵە یاخود نۆرماڵ نییە. ئەمە پەیوەستی بە ژیانی حیاتی ئینسان و هەیە پێویستی بە ئەمە شتێکی تەندروستیە شتێکی چاکە دەستخۆشیان لێکەین هیوادارین پارێز زیاتر پێم بن ئەمە شتێکی زۆر پیرۆزە لای ئێمە و پەڕی بەرزەی نرخێنین دەستخۆشیان زۆرمان پێخۆشە زۆر شتێکی چاکە هاتون دەستیان خۆش بێ و بەخێران بەخێر من سەر و سەرچاومە پشکنینی من زەختم کرد 12 بە 7 شتێکی باش بوو وی شەکرم کرد هەر باش بوو کە منەوە هەموو شەکرێش مەخوال لەگەڵەوەیشە 54 بوو.